ئەم کاتت باش کاک سەلار قسەی ئێوە چییە لەسەر بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و وەڵامەکەی گۆڕانیش بۆ ئەو بەیاننامەیە؟ بەڵێ سڵاو لە هەموو لایەک دیارە ئەمڕۆ هەرێمی کوردستان بە دۆخێکی تەواو نەخوازراودا تێدەپەڕێ و ئەم دۆخە بەرپرسیارەتی ئەخلاقی و سیاسی و قانونی ئەخاتە بەردەم هەموو لایەنەکان کە بەگیانی لە بەرچاوگرتنی قۆناغەکە و بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکەن. هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک مەترسی و کۆمەڵێک ئیستحقاقدایە، بۆیە ئێمە ڕامان وایە ئەم گوتارانەی کە لەم چۆن ڕۆژەی ڕابردوو تاوەکو ئێستا هەن لە ئاسی سیاسی و لە ئاسی گوتاری ئەعلامی خزمەت بە ڕەوشەکە، خزمەت بە دابینکردنی پێداویستیەکانی خەڵکی کوردستان، خزمەت بەو بارە کۆمەڵایەتی و دەرونەی کە خەڵکی کوردستانمان تێوە ئاڵاندووە ناکا. بۆیە